مەترسە لە مردن، چونکە بە مردن تۆی باوەڕدار کەسانێک دەبینی کە لە ژیانتا نەیانت بینیوە. لە حەدیثێکی صحیح جامع صغیر هاتۆ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەو کاتەی ئینسانی ئیماندار کاتی مردنی هات، کۆمەڵێک مەلایکەی جوان لە ئاسمانەوە بە فەرمانی خوا دێنە خوارەوە بۆ ڕۆحکێشانی هەموو ئیماندارێک. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەو مەلایکانە سەلامی خوایان لەسەر بێ دەم و چاویان زۆر سپی و جوانە، سپیە زۆر سپین، دەم و چاویان دەڵێی خۆرە، وەکو خۆر دەدرەوشێتەوە. کۆمەڵی مەلایکەی ئاوا دێر بۆ لای تۆ، بۆ ترسی. پس گرنگ ئەوەی ئیماندار بی و کردەوەت باش بێ. مەترسە، مردن سەرەتای هەموو خۆشیەکە. کۆمەڵی مەلایکە پێشوازی لە ڕۆحی تۆ دەکەن، بۆ ڕۆحکێشانی تۆ دێن، دەم و چاویان وەکو خۆر دەدرەوشێتەوە، زۆر سپی و جوانن. نەک تەنها دەم و چاویان جوانە، ئەوەندە ڕێزن لێ دەگرن کفنێکی جوانیان لە بەهەشتەوە بۆ هێناوە، بۆنێکی زۆر خۆشی لێ دێ، بۆنی بەهەشتیان بۆ هێناوە، بۆن عەتری بەهەشتیان بۆ هێناوە. ئەو کفنە لە بەهەشت هاتووە، ئەو عەترە لە بەهەشتەوە هاتووە. ئەوانە دێن بۆ خزمەتی تۆ ئەگەر تۆ باوەڕداری ڕاستەقی نەبی. مەترسە لە مردن، مردن زۆر خۆشە بۆ ئینسانی ئیماندار. وەڵڵاهی کاتی ئەو مەلایکانە دەبینی یەکسەر حەزەکەی زوو ڕۆحت بکێشن، لەم دنیا پڕ لە خەم و خەفەت و کێشەی ڕزگارت بێ. بۆیە هەوڵ بدە بۆ ئەو ڕۆژە با ئەو مەلایکانە بە ئیزنی خوا بێن بە ڕۆحکێشانی ئێمە کە دەم و چاویان وەکو خۆر دەدرەوشێتەوە. سەلامی خوایان لەسەر بێ. ئەمە ئەوە دوای ئەوە لە خزمەتی تۆدا دادەنیشن. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەتا چاوت بڕکا مەلایکەیە، هەتا چاوی تۆ بڕکا. چەند کیلۆمەتر چاوت بڕکا، ئەوەنە کیلۆمەتر مەلایکە سەلامی خوایان لەسەر بێ هەموویان دەم و چاویان وەکو خۆر دەدرەوشێتەوە، هەموویان سپین، کفنی بەهەشتیان پێیە، بۆن و عەتری بەهەشتیان پێیە. حتا چاوت بڕکا دانیشن لە خزمەتی تۆدا بۆی ڕۆحت بکێشرێ و نەترسی. ئەو هەموو مەلایکە دەبینی، حتا کاتی مردنت نەیە بەخوا مەلایکە نابینیت. بۆیە کەسانێک دەبینی کە لە ژیانتان نەیانت بینیوە. سەلامی خوایان لەسەر بێ. مەترسە لە مردن، ئەوان پێشوازی لە تۆ دەکەن.